سەرجەم یاریەکانی هەفتەی دەی خولی یانە پلەیەکەکانی کوردستان لە یەک ڕۆژدا بەڕێوەچوو. لە یەکێک لەو یاریانە یانەی بابان لەسەر یاریگای چییە بە درێسی سپی و سوورەوە میوانداری لە سێمێڵی بەرگزەر کرد. لا بیسخولەکی یەکەمدا تیپی میوان باشتر دەرکەوت و چەند هێرشێکی خستە سەر تۆڕ گۆڵی بابان، بەڵام نەیانتوانی بە گۆڵی پێشکەوتن بگەن. دواتر یانەی بابان کەشی یاریەکەی گرتەوە دەست. لە خولەکی 39 عەلی سادق گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ بابان تۆمار کرد. سێ خولەک دوای تۆمارکردنی ئەو گۆڵە بینە ڕزگار ئەنجامەکەی بۆ بابان لە نیوەی یەکەم دوو هێندە لێ کرد. لا نیوەی دووەمدا هەردوو تیپ هێرش بە هێرش وەڵامی یەکدیان دەدایەوە. تا ڕادەیەک هێرشەکانی بابان لە میوانەکەی مەترسیدار بوو، بەڵام ئەو 45 خولەکەی نیوەی دووەم هیچ گۆڵێکی دیکەی تیادا تۆمار نەکراو. یانەی بابان توانی پارێزگاری لەو دوو گۆڵە بکات و یارەکە بە سەرکەوتنی خۆی و سێ خاڵی گرنگ کۆتایی پێبهێنێت. بەڵێ ئەمان زانیم سێ خاڵە ئەمان لە سای هەشتامان گێنێ بە نایابی کوردستان. ئێمە پێشەوەی بیر لە یارەکە بکەین و بیرمان لە سەرکەوتن کرد بۆ کام سێ خاڵە ئێمە گەێنێ بە خولی نایابی کوردستان. سوپاس بۆخوا توانیمان یارێکی باشکەین، توانیمان گۆڵی دووەم بکەین. ئەوە توانیمان لە شەوتی یەکەمە یارەکە خەسم بکەین و لە شەوتی دووەمە احتیفاز بە دوو گۆڵەوە بکەین. ئەوێم سەرکەوتنانە ببێ بە دافعەیە بۆ سەرکەوتن بۆ نایاب نەک ببێتەوەی خوروریمان. ئەمە پێنج جاری ئێمە سەرکەوتن بەدەستێنین. سوپاس بۆ خوای گەورە. ئەوە لامی گرنگتر ئێمە پێنج جاریە گۆڵمان لێ ناکرێ. ئەمە بۆتە هۆی نقطەیەکی بەهێزدە تیپەکەمانە سەرکەوتن بەدەستبێنین. دەستپێکی سوپاس بۆ خودێ و یاریە تەپاپێ دە خسارەتی فەوز هەبتن. ڕاستە ینی شاوتێکی تیمامە گەلە خەلەتی هەبینات باش بیم، بەس شاوتی دوێ تیمامە گەلە باش بی بەسەوە بیتافش دەف خودێ وەکی دبێژە نەدامە. سوپاس بۆ خودێ و ڕیاضە و ئێکشمە دێب سەرکەوت. ئینشاڵا یاریە داهات ئەم دێ باش بخۆ بەرەکەندا پترم چنت من هەفسێدا. بۆ ئەنجامە یانەی بابان کۆی خاڵەکانی بۆ 19 خاڵ بەرز کردەوە و لە پلەی سێیەم دەبینرێت. بە ڕێژەیەکی زۆریش لە ئامانجەکەی نزیک دەبێتەوە کە گەیشتنا بە ڕیزی یانە نایابەکانی کوردستان. لە بەرامبەردا یانەی سێمێڵ بە 14 خاڵەوە لە پلەی یەشتەمی خولی یانە پلەیەکانی کوردستان دەبینرێت. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.